من ئەمڕۆ لە نێو شوێنێکم تایبەتە بە بەرهەمە شیرەمەنیەکان و کۆمەڵێک بەرهەمی خۆماڵی تر بەڵام من ئەمڕۆ با بڵێن بەرنامەکەم یاخود بابەتەکەم تەرخان کردووە بە بەرهەمە شیرەمەنیەکان کە لە ئێستای خواستێکی گرنگی هاوڵاتیانی لەسەر و لە ژەمەکانە بە تایبەت ژەمی بەیانیان زۆر گرنگی پێدرێت و لە ئێستاشان لە مانگی ڕەمەزانە بە تایبەت بۆ ژەمی پارشێوان هاوڵاتیان گرنگی ئێن با کڕین و خواردنی بەرهەمە شیرەمەنیەکان لە بەرەوەی سوودێکی یەکجار باشی هەیە بۆ تەندروستی ئێمە بۆیە من ئەمڕۆ بە شێوازێکی جیاواز چەند کەسێک لەگەڵ مایە چەند هاوڵاتیەک وەرەگرم لە هەمان کاتە خاوەنکاری ئێرە وەرەگرم و لە هەمان کاتیشە پسپۆرێکی خۆراکمان لەگەڵایە زانیاری زیاترمان پێیە لەسەر بەرهەمە شیرەمەنیەکان هاوکارم لەگەڵم بێت بە یارمەتیم بە باز لەوە بکەین بەرهەمە شیرەمەنیەکان چەندین سوودی تەندروستیان هەیە کە خۆی لە ماست و با بڵێن بەرهەمەکانی ترە ئەگرێتەوە من پێم خۆشە بچمە لای ئەم هاوڵاتیە کە ئەمڕۆ هاتۆ بەم بەیانە بۆ کڕینی بەرهەمە شیرەمەنیەکان سلااو لێوێت و بەیانی سلااو لێوەش بەیانیتان باش سپاس بۆ تۆ بەم بەیانە چۆن بۆ ڕێت کەوتە ئێرە ئەم جێگەی کە تایبەتە بە بەرهەمە شیرەمەنیەکان ڕوونە کە بەرهەمە شیرەمەنیەکان گرنگی و بایەخی زۆریان هەیە و سوودی زۆریان هەیە بۆ مرۆڤ بۆیە بەردەوامی مرۆڤ گرنگی و بایەخی چاکی پێەیە بۆ بە تایبەتی و شوێنانی کە شوێنێکی باش بێت حتمما ڕووی تێکات کێشەیەکی گەورەوەیە کەم شوێن ئەدۆزیتەوە شتی چاکی هەبێ و ئەین بێت ینی ڕەسەم بێ و ئەسلی بێت زۆر جار بەداخەوە هینی تیاکرێ ساختی تیاکرێ بەڵام ئەگەر ساختی تیانەکرێت بەرهەمە شیرەمەنیەکان یەکێکە لە خۆراکە هەرە گرنگ و دەوڵەمەنەکان بۆ مرۆڤ کارێکی زۆر باشە ڕوونکردنەوەیکی زۆر زۆر جوانە دیاکە گرنگە ئەو بەرهەمە خۆماڵیانە هیچ کارێکی ساختیتیانەکرێت لەبەر ئەوەی کە ئێمە ئەڵێن بەرهەمی خۆماڵی زۆر خۆشیانی با بڵێن بەرهەمەکە فرێش بێت زۆر سروشتی بێت هیچ مادەیەکی کیمیایی و مادی حافیزەیتیانە بێت ئەو بەرهەمە شیرەمەنیانی کە ڕۆژانە کڕیوتە هەست کردووە کە بەرهەمێکی سروشتی ئەخۆی هەندێک جار بەڵێ هەندێک جار تەستەکەی تەواو سروشتیە بەڵام هەندێک جاریش وەکو پێویست نییە بەڵام بە شێوەیەکی گشتی دایمەن بۆ شوێنانە چینەوە کە شتی باشی لێ بووە و زیاتر تامی سروشتێکی یاوە بە تەواوەتی کاتی ئێستا سەردانی ئەم جێگەیت کردووە لی ڕازی لە بەرهەمەکانی ئێستا بە نیازی چی ئەگەر هاوکارم وێنەکان بگوازێتەوە کۆمەڵێک بەرهەمی سروشتیمانەیە تا چەندە لە مانگی ڕەمەزانیشە بۆ ژەمی پارشێوان ئەم بەرهەمانە کامیان زیاتر هەستەچێتە سەری و بیکڕیت و لە ژەمەکانە نۆشیگەی وەڵا زیاتر لێرە ماست و پەنیری باشیان هەیە من زیاتر بۆ دوو بابەتە سەردانی ئێراکەم وەکو بەرهەمە شیرەمەنیەکان و قەیماغیش جاروبار ئەبین حتمما بەس پەنیری مانگاکەیان زۆر ڕێکوپێکە و زۆر سروشتی و تامی خۆش و هەستەکەی شتێکی چاکە قەیماغیش باست کردەوە لەگەڵ هەنگوین و وەنیە تامێکی سروشتی خۆش حتمما بە دنیاە تا چەندە لەسەر سوودە تەندروستەکانی کە پزیشکان هەمیشە ئامۆژگاری ئەوەمانەکەن کە بگەڕێنەوە بۆ بەرهەمە سروشتیەکان لەسەر ئەوانە تا چەندە زانیاریت وەڵاهی شتێکی گشتیە حتمما زۆر ڕوونە کە بەرهەمە سروشتیەکان دەوڵەمەندن بە کۆمەڵێک مادە و پرۆتین و ڤیتامیناتی زۆر چاک کە لە بابەتەکانی تری دروستکراوی مرۆڤە بەو شێوە سروشتیە چاکە نییە بۆیە مرۆڤ چەند گرنگی و بایەخ بە بە شتی سروشتی ئەوەندە سوودی زیاتر ئەبینێ و ژیانیشی پارێزراوترەوە بێ و ژیانێکی جوانتر و خۆشتیش بەسەرەوە دەستەکان خۆش بە کاک زانەگیان ئەمڕۆ ماندوومان کردی زۆر زۆر سپاس فەرموو تۆ سەرقاڵی کڕینی بەرهەمەکان بە بەڵێ وەکو ئەم بەڕێزە وەکو ئەم هاوڵاتی ئاماژەی بەوە کرد دووبارە گرنگیدان بە بەرهەمە شیرەمەنیەکان وامان لێ ئەکات زیاتر تەندروستیمان بەرەو باشی بڕات و جستەیەکی ڕێک و تەندروستمان هەبێت لێرە کۆمەڵێک با بڵێن ماست و بەرهەمە جیاوازەکانی شیرەمەنی لێرە هەیە ئەم هاوڵاتیەش لێرەیە بەنیازی چی بکڕی بەنیاز ماست بکڕم بۆچی حەزە لە ماستە بۆ پارشێوان باشە ئەڵێن ماست با بڵێن لە ژەمی پارشێوانە تینوێتی ناهێڵێت و سوودێکی یەکجار باشی هەیە لەگەڵ شووی تا خواردوتە ناوەڵا تاقیب کردو تامێکی خۆشیە من تاقیم کردوتە تامێکی خۆش تامێکی خۆشیە بەڵێ باشە بۆ ژەمی پارشێوان ئێستا ئاماژەت بۆ کرد ماست سوودێکی یەکجار باشی و زیاتر ئەوە ئەخۆین تا چەندە گرنگە خێزانەکان لە ژەمی پارشێوانە ئەو خواردنانە بخۆن کە سوکن و با بڵێن بەهایکی خۆراکی بەرزیشیانە پێشەکی بەخێراتتان دەکەم ئەگەر پارشێوان ماست و شیرەمەنی بخۆی تەبعاً بۆ ڕۆژی ڕەمەزانیش باشترە سوودێکی باشیشی هەیە لەوەکو کوردەواری خۆت تا چەندە حەزت لە بەرهەمە شیرەمەنیەکانە یاخود خێزانەکە تا چەندە حەزیان لێت خێزانەکەم کەمتر بەس ئیتر
بەپێی پێویست ئەیخوێن. تا چەندە دوورەکەیتەوە لەو بەرهەمانی کە با بڵێن مادەی کیمیایی زۆرتیا ئەگەر بیتە ئەم بەشەوە هاوکارانم ناو بەناو وێنەکان بگوازنەوە ئێستا کۆمەڵێک بەرهەمی تر هەیە بەڵام ئەمانە لە وڵاتانی دەرەوە بۆمانێت پێ دوایە ئێستا هاوڵاتیان دوورکەوتونەتەوە لەم بەرهەمانە زیاتر ڕوەکەنە بەرهەمە خۆماڵیەکە بەڵێ تەبعاً بە تەکید ئەگەر ڕووکەنیان بەرهەمەکانی خۆمان بە سوودرە و مادەی کیمیاییشی دیانە ئەوەی بەرهەمی خۆماڵی سوودی زیاترە. مناڵەکان لە تا چەندە ڕاهێناوە لەسەرەوەی کە با بڵێن ئەم بەرهەمانە زۆر بەکارنێن یاخۆ زۆر نەیخۆن زیاتر ڕایان بینی ئەم بەرهەمە سپیانە بخۆن زیاتر لەگەڵیانڵین کە لەبەرەوەی ئەوەی بەرهەمی خۆماڵیە و سوودی زیاترە ئیسفادێکی زیاترە بۆ تەمەن. دەستەکانە خۆش بێ زۆر دەسپاس فەرموو سەرقاڵی کڕینی بەرهەمەکانت بە بەڵێ بە خۆشحاڵی وەکو هاوڵاتیان ئاماژەی پێەکەن لە ئیستایا زۆر بە گرنگیەوە هاوڵاتیان گەڕاونەتەوە با بڵێن بۆ بەرهەمە سپیەکان لەبەرەوەی سوودێکی یەکجار باشی هەیە ئێمە دوورەکەینەوە لە ئەو نەخۆشیانی کە لە ئیستایا زۆر بڵاوە هەم لە وڵاتانی جیان کە بەدەست ئەو نەخۆشیانەوە ئەناڵێنن با بڵێن نەخۆشی شەکرا پستانی خوێن کۆمەڵێک نەخۆشی جۆرا و جۆر هەیە کە با بڵێن هاوڵاتیان بەدەست ئەو گرفتەوە ئەناڵێنن لە هەرمی کوردستانیشا ڕوبەڕووی بوونەتەوە بەڵام ئێستا خۆشبەختانە چەند شوێنێکی بەرهەمی شیرەمەنی کراوەتەوە بەڕووی هاوڵاتیانە بۆیە دووبارە هاتوونەتەوە یاخود گرنگی ئێن بەکڕینی ئەو بەرهەمانە وەکەوەی کە هاوکارم وێنەکانە گوازێتەوە ئەمە کۆمەڵێک با بڵێن ئەو بەرچایانی بەیانیانن کە هاوڵاتیان لە ژەمەکانی ڕۆژانەیە گرنگی پێیان بەڵام وەکو پێشتر ئاماژەم پێکرد ئەمانە ڕەنگە مادی کیمیایی خۆت مادی حافیزیان زۆر تیابێت ڕەنگە ئەو سوودە تەندروستیە نەگەێنن بە جستەی ئێمە کە دوجار من لەگەڵ ئەو میوانی کە لە لامە پسواری خۆراکە زانیاری زیاتریش بە ئێوە ئەبەخشین بەڵام ئێمە گەر دووبارە بگەڕێنەوە بۆ بەرهەمە شیرەمەنیەکان بەرهەمە سپیەکان کە ئەمانە کۆمەڵێک ڕۆنی هیزە و ڕۆری کەرە و ماسی کوردی و کۆمەڵێک بەرهەمی زۆر خۆشە کە ئەمە تام و چێژێکی زۆر خۆش ئايات بەس فرۆخوانەکانمان لە ئێستاشەکە مانگی ڕەمەزانە لە پاشێوانە سوودێکی یەکجار باشی هەیە و ئەگەر هەوڵیش بێ کە با بڵێن لەگەڵ چەند خواردنێکی تراوەکو هەنگوین و کۆمەڵێک خواردنی تری شابی خۆی ئەمە ڕەنگە مەبەستم و خواردنە خۆماڵیانەیە کە لەگەڵم بەرهەمە شیرەمەنیانەیە تام و چێژێکی خۆشی ئاياتێ من پێم خۆشە بچمە لای کاک دکتۆر ئەمڕۆ دکتۆر زەردەشت کەریممان لەگەڵەیە بەڕێزانک و پسپۆری خۆراک و لە هەمانی کاتیشدا ماستەر و دکتۆرایان هەیە لە بەرهەمە شیرەمەنیەکان کاک دکتۆر سلااو لەوە تو بەیانیت باش سلااو لە بەڕێستانەوە کاتە کاتێکی بینێران و یۆش باش زۆر سپاس بۆ بەڕێزت پێم خۆشە ئەگەر بچینە لای ئەم بەرهەمە سپیانە ببوورە هاوکاریشم کەمێکی لاک ئەبێت بەڵام پێم خۆشە بچینە لای ئەو بەشەوە کە بەرهەمی سپیایی لێیە یاخود بەرهەمە شیرەمەنیەکان فەرمانگەڕ بکەیتە کامێرە دکتۆریان باس لەوە بکەین سوود و گرنگی بەرهەمە شیرەمەنیەکان لە ژەمەکانە ئێمە زیاتر لە ژەمی بەیانیانە گرنگی پێین ئێستاش لە مانگی ڕەمەزانە بۆ ژەمی پاشێوان پامی تۆ چیە لەسەرەوەی کە هاوڵاتیان خێزانەکان بگەڕێنەوە بۆ ئەو بەرهەمە شیرەمەنیانە و زیاتر ژەمێکی سوود بخۆن پێشەکە ئێمە کە باسی شیرەمەنیەکەین مەبەستمان لە شیرەمەنی هەموو ئەو بەرهەمانەیە کە لە شیر و مشتەقاتەکانی دروستکران واتە شیر و ئەو بەرهەمانی کە لێ دروستەکەی لە ماستەوە بگری لە پەنیرە بگری لە قەیماق و لە ڕۆنی ئەوەی کە بەڕۆنی کوردی لای خۆمان ناسرا ئەم بەرهەمانە هەمووی بەرهەمی باش و دەوڵەمەندن بۆچی لەبەرەوەی پرۆتینەکانی جۆری شیر پرۆتینی ئاسان و بە خێرایی هەرسەبن لە ناو گەدەمانە کێشە بۆ دروست ناکات لە هەمان کاتە چاوریەکانیان چاوری باشن و لە پلەی گەرمی گونجاوە ئەتوێنن لە لاشەمانە لەبەرەوە نابێتە هۆی کێشەی تەندروستی و لە ناو دەمارەکانە بنیشێ بە هەمان شێوە پرۆتینەکانی دەوڵەمەندن بە ترشە ئەمینەکان کە لاشەی مرۆڤ ناتوانێت دروستکە و هەروەها بۆ ترشە چاوریەکانیش کە لاشەی ئێمە پێویستی پێێتی بۆ گەشە و بۆ زیادبوونی گەشەی مناڵ بێ یاخود گەورە بێ یا بۆ تەندروستێکی باشتر هەروەها دەوڵەمەندن بە ڤیتامینانە کە لە چاوری هاتوێنەوە کە ڤیتامینەکان ئەی و دی و ئی و کەیە ئەم ڤیتامینانە هەموویان لە چاوری هاتوێنە و لە ناو شیرە بڕێکی باشیان تایە لە هەمان کاتە چاوریەکانی شیر لەو جۆرە باشانن کە لاشی ئێمە سوودی پێ بۆیە شیر و بەرهەمەکانی گرنگم بۆ گەشەی لاش و هەروەها بۆ بەردەوام بوون لە مانگی پیرۆزی ڕەمەزانە ئێمە ئەتوانین هاوڵاتیان ڕێنمایی بکەین کە بەرهەمە شیرەمەنیەکان بە بەردەوامی بەکاربێنێ اینجا لە بەربانگە یاخود لە پارچەیە بەتایبەت لە پارچەوە کە تۆ ئەتەوێت نزیک بە 14 و 15 کاتژمێر بەبێ خواردن و خۆراک ئەمێنیتەوە بۆیە گرنگە تۆ لەم کاتانەیە بتوانیت بەرهەمێکی وا بخۆیت هەم هەرسکردنی خێرابێ و هەم گوزێکی باش باتێت کە ئەمانە لە بەرهەمە شیرەمەنیەکانە دەسەیەکەوێت کاک دکتۆر ئەگەر لەگەڵم بی پێم خۆشە باز لەمانە بکەین با لە ماستەوە دەست پێ بکەین باشە ئەگەر هاوکارم یارمەتیم بە
بالێرە دەست پێ بکەین ئەمە پێم وابێ ئەمە ماستی ئەو چیم کرد بەعکسەوە ئەفۆ لێرە با دەست پێ بکەین ئەمانە ماستی کوردین باشە باسم بۆ بکەی ئەم ماستانە ئەمە سروشتین خۆماڵین دوجار لەگەڵ خاوەنکارەکەشە ئاماژی پێ ئەەکەین ئەمانە تا چەندە سوورێکی تەندروستی یەکجار باشی هەیە کە ئێمە بتوانین بۆ ژەمەکانی ڕۆژانەمان بۆ بوراگەر کاکشاهۆ ئەمەش بەڵام پێم خۆشە ئاماژی پێ بکەین گەر بەڕێزت لەسەر سوودەکانی قسەمان بۆ بکەین کێمە باسی شیرەمەنیکی وتمان ماستێکێکە لە بەرهەمە شیرەمەنەکان کە بۆ خۆی دەوڵەمەنە یەکەم بە بڕێکی باش لە پرۆتینەکانی بەهۆی ئەوەی کە ترشێتی تیانە بەرز بۆتەوە واکە ئاسانتر و خێراتر هەرز بێ بەراورد بە بەرەمەکانی تریشی لە هەمان کاتە چاوریەکەشی تیا کە لەم ماستانە بە تایبەت ماستی کوردی چاورەکانی ناگیرێت لە دوو ئاراستە یا بە دوو شێوەتوانین سوودی لێبرینی ئاراستەیەکێنەوەی ئەو کەسانێک کە حەزیان لە چاوری ماستا یاخود پێویستیان بێت و تەمەنیان ئێشتا نەچوو بە ساڵات چوونین ئەتوانە سوود لە چاورەکەی بدینن لەبەرەوەی دەوڵەمەنە بە ڤیتامینەکان چاوریەکی باشە ترشە چاورەکانیان باشە لە هەما کات ئەو کەسانی کە ئەیانەیە ڕێجیم کەن و کێشیان دابەزن یاخود کەسێک تەمەنی چۆ بە سەرا و بە ساڵات چووە نایەوێت چاوریەکان بخوات نەوە کێشی تەندروستی بۆ دروست بێت ئەتوانێت چاورەکەی لابڕێ بڕێکی تر لە ماستەکە لەو بەشانی تری بخوات ماست بۆ خۆی یەکەم سوودی ئەوەیە پرۆتینەکەی زۆر بە خێرایی هەرسە بێت لە هەمان کاتە سوود و بەهاکەی ئەوەیە بڕێکی زۆر وزەت نایەتێ بەڵام ئەتوانێت کاتێکی زیاتر بدهێڵێتەوە واتە لێرە ڕادەکەم لە ڕووی ماستی شیرین و ماستی ترشەوە ئەمە بۆ تەمەنەکان تا چەندە گرنگە لە مانگی ڕەمەزانە بۆ هەردووکی گونجاوە کە تەمەنەکان بیخۆن کێمە باستی ماستەکەین زاراوەیەکی لە خەڵک ماستی شیرین بەکارە لە ڕاستیە ماست نابێت شیرین بێ باوکو ماست بڕێکی کەم ترشێتی تایە کەم ترشێتیە لە 100 کەمترە واتە لە 100یەکی ماستەکەت بریتێ لە ترشێتی کە بە شێوەی ترشی لاکتیک ئەسیدە ئەم ترشێتیە ئەگەر زیاتر تێپەڕێت ماستەکەت ئەبزەرکێ ئەگەر کەمتر بێت ئەوەیە کە لای خۆمان هاوڵاتی پێڵێن ماستێکی شیرینە یاخود ماستەکە تازەترە بەڵام ماست بۆ خۆی بەرهەمێکی دەوڵەمەنە بە زۆربەی زۆری پێکهاتەکان لە بەروی پێکهاتەکانی ڕاستەخۆ لە شیر وەرگرتووە وەکو پێشتریش ئاماژەم پێ ئەگەر کەسەکە بێت چاوری کەم بخوات ئەتوانێت سەرتێژەکەی لابێت ئەگەر بێت هەموو ماستەکە و پێکهاتەکەی بخوا یاخود بە تایبەت سەرتێژەکەی بخوات ئەتوانێت سەرتێژەکەی بخوات کە بڕێکی باش و دەوڵەمەنە بە چاوری باشە یەک کۆمنتی ترماوە لەسەر خواردنی ماست لە ئێوارانە وەکو با بڵێن پزیشکان پسپۆران ئاماژەی پێەکەن ئەڵێ ئەگەر ماست لەگەڵ شووی تا بخۆی ڕەنگە با بڵێن زۆر لایەنی تەندروستیەکەت بە باشی بهێڵێتەوە ئەمە پەیامی تۆ چێ بۆی کە لە مانگی ڕەمەزانە لە ژەمی ئێوارانە پێش ئەوەی کە خواردنە قورسەکان بخۆن ماست و شووی بەیەکەوە تێکەڵ بکرێت و بخورێت ئەمە لە ڕووی زانستیەوە تا چەندێک دروست لە ڕاستیە خۆی لە مانگی ڕەمەزانە بێت دوورکەین لە خواردنە قورسەکان لەبەرەوەی تۆ نزیکی 14 و 15 کاتژمێر هیچ خواردنێکی نەخواردی یەکەم جارە بێ بۆ خواردنانی کەش لەمەنین بەڵام ئەو خواردنانە لە بەرچاو گیری نابێت بڕێکی زۆر شەکری تابێت چونکە ئەگەر شەکری تابێت ئەو کاتە ئاراستەیەک لە ناو مێشکە ئاماژە بەوایە کە ئەنسۆلین دەربیرێت و شیرینەکانە ڕاستەخۆ ئەگۆڕێت بەرەو چاوری بەڵام شووی تو ماستا بەڵێ لە ماست و شیتا لەبەری شیت خۆی بە خۆی سەوزەیەکی باشە و سوودبەخشە و بڕێکی باشوری شاڵی تایە و سەوزەکانیش دەوڵەمەنن بەوەی کە سوودێکی تەندروستی باشان هەبێ بۆ لاشی مرۆڤ ئەگەر بێت و لەگەڵ ماستاوێ بە ڕاستی سوودەکەی زیاترە بێت لەبەرەوەی بخۆی ماست و شیرەمەنەکان سوودیان زۆرە هەروە ئەگەر بێت و بەرهەمێکی تریشان لەگەڵا زیاد بکرێت ئەو کاتە سوودەکەی زیاترە بێت خۆش بێ زۆر سپاس کاک دکتۆر ئەگەر ئەوە لەوێدانی بەڵام زۆر بە کورتی ئەگەر چووکە میوانی تریشم ماوە ئاماژە بۆوانە بکەین فەرمۆ ئاماژە بەمانە بکەین زۆر بە کورتی ئەمانە سوود و با خۆراکیەکەی بەڵام ئەگەر بیتە لای من کاک دکتۆر گیان زۆر سپاس ئەمانە سوودەکانی خۆی لە چیابێت بەرامە شیرەمەکان بۆی بە ئاراستێکی گونجاو بۆ بینەران تێبگەن ئەتوان بکەین بە پۆلێنیکەن ئەو بەرەمانی کە دەوڵەمەنن بە چاوری کە بزیاتر بریتە لە کەرا لە قەیماغ لە ڕۆنەکەرا یاخود ئەو ڕۆنەی کە لە کوردیا بەڕۆنی هیزش ئەکرێت ئەمانە دەوڵەمەنن بە چاوری بڕێکی زۆر چاوریان تایە هەچی ئەو ڤیتامینەی لە چاوری ئەتوانێتەوە یاخود ئەو سوودانی لە چاوری شیرە و دەست دەکەوێت لەمانەش دەست دەکەوێت بەرەمەکانی ترمان هەیە دەوڵەمەنن بە پرۆتین وەکو پەنیر و جۆرەکانی اینجا پەنیرە کوردەکەیە کە بەش پەنیری سەلکە یاخود پەنیری پێستەیە یاخود ئەو پەنیرانی ترە کە لە بازارەکانی جیهانە بە شێوەیەکی تایبەت دروست ئەکرێت وەکو ئەوی ئێستا لێرەیە
کۆمەڵێک لەو پەنیرانە بەردەسە کە ئەمانە هەمووی بەرهەمی خۆماڵین هەرێکیان سوودک و بەهای خۆراکی بەرزیان هەیە هاوکارم یارمەتیم بات کە ئەمانە پەنیری مانگا و پەنیری مەڕ و سیرێژ و قەیماق و کۆمەڵێک بەرهەمی جۆرا و جۆرە ڕاستە بەرهەمی دەرەوشی کەمێک تێکەڵە بەڵام ئەمانە ئەم بەشامە بەرهەمە خۆماڵەکان کە سوودێکی بای خۆراکی بەرزیان کە باسی بەرهەمەکانەکە وتم لە پۆلێنکردنەکە ئەو بەرهەمانە کە دەوڵەمەند بە چۆری لەگەڵ دەوڵەمەند بە ڕۆنەکانی یا بە پرۆتینەکانیان ئەو دوو بەرهەمە بەڵام هەنێ بەرهەمی ترمانە لاوەک یەکو سیرێش بریتێ لە چی بریتە لەو دۆی کە ئەمێنێتەوە پاشان ئەکوڵێنرێت ئەبێ بە سیرێش یاخود لۆرکمان هەیە کە هیچ جۆرێک لە پەنیرە بەڵام پێوتر بەرهەمی لاوەکی لەبەرەوەی لە ماوەی ئەو ئاوەی کە ئەمێنێتەوە لە دروستکردنی ئەنجامی دروستکردنی پەنیر ئەتوانرێت کەمێک شیری تێ بکرێ و پلەیەکی گەرمی بەرزی بۆ بەکار بێ بزڕکێت ئەوێ بە پەنیری لۆرە کە ئەمانە هەمووی بەرهەمی لاوەکین بەڵام ئەمەوە ناگەێنێ مانای لاوەکی واتە سوودیان نیە بەڵکو سوودیان زۆرە لەبەری پرۆتینەکانی خێرا هەرسە بن لە هەمان کاتە بڕێکی باش لۆ ڤیتامینانیان تیا کە لە ئاوا توێنەوە. کاک دکتۆر با ئێمە ناوبەناو ئەگەر بڕۆین هاوکارم یارمەتیم بە ناوبەناویش قسە ئەەکەین تا چەندە گرنگە شێوازی هەڵگرتنی بەرهەمەکان کە ئێستا ئەبینین ئەمە یەکێکە لەو کارانی کە خاوەن دوکانەکان ئاماژی پێەکەن کە پێویستە لە با بڵێن لە فافۆنە یاخود منجڵی فافۆن یاخود لە سەتڵە ئەمە تا چەندە دروستە پێش هەڵگرتنی باسی هەڵگرتنی خوار بەرهەمە شیرەمەنەکانکەین ئاماژە بابین جاریوە پاکەجین یا هەڵگرتنەکانی ئەوێ بزانین لە چ جۆرێک پلاستیک هەڵەگیر ئەو پلاستیکانی ئاشێت لە ڕووی خۆراکیەوە یاخود لەنا ئەو مێتەڵ و کانزانەی هەڵەگیرن لە ڕووی خۆراکیەوە مادەکانزایەکانی ئەو مادانی لەنا ئەو قوتووە یاخود ئەو سەتڵایە نەقڵ نابێت یا ناگوازرێتەوە بۆ ناو بەرهەمە شیرەمەنەکان بەتایبەت لە ماستە کە ترشێتی تیا بەرزە و یارمەتی ئەوایەت کانزەکان بگوازێتە بۆ ناو شیرەمەکە بۆیە بێ ئاماژە بۆ بیرە لە خاڵێکی ترە بەرهەمە شیرەمەنەکان بۆ خۆی تەمەنیان دیاری کراوە بە نمونە ئەگەر شیرێک بێت و مبەستەر بێ واتە پلەی گەرمی هەفتا یەک بۆ ماوەی 15 سانیە یا 63 بۆ ماوەی نیو کاتژمێری بۆ کرابێت تەمەنەکەی لە 5 بۆ 7 ڕۆژ زیاتر نییە بە جۆرێک لەناو بەڕادە و سارکەرەوەکانە بێت بەڵام کە باسی ماستەکەین بەرهەمێکە لەبەرەی پلەی گەرمی زیاترەوە هەروەها ڕێژەی ترشێتی تیا بەرزەوەکە بەکتریاکان یامادە ئەو ئەندامیانەی یاخود ئەو زیندەوە لە بچووکانی کە تێکدەری خۆراکەن کەمتر بتوانن ئیشکەن تەمەنیانە چێتە 21 ڕۆژ بەڵام بۆ بەرهەمێکێک و دۆ یاخود بەرهەمەکانی تر هەرەکان تەمەنیان جیاوازە لەسەر دۆ و لەسەر ماستا و ئەم یاخود لەسەر شیر ئەچینە ئەوێ لێرەش با بڵێن کۆمەڵێک بەرهەمی خۆماڵی دانراوە کە ئەمانە هەمووی زیندوێتیە بەخشێ بە سفرخوانەکانمان ئێمە هەمیشە بتوانین با بڵێن لە تەواوی ڕۆژەکە لە ژەمی ئێوارانە هەوڵ بین کە ئەو بەرهەمانە بخۆین کە با بڵێن سوود و بەهایەکی خۆراکی بەرزیان هەیە کاک دکتۆر پێم خۆشە ئاماژە بۆ بکەین ئەمە با بڵێن دۆیە باشە ئەوە لە لای خۆشتەوە هەیە با منێنم ئەفۆ باسم بۆ بکەی خواردنی دۆ و ماستا و لە ژەمی ئێوارانە بەتایبەت لە ژەمی پارشێ و پارشەویش دەتوانی بیخۆی بەڵام لە ژەمی ئێوارانە کە بەربانگ ئەشکی کە ڕۆژ و ئەشکێنی تا چەندە گرنگە ئەڵێن بە دۆ یاخود بە ئاو ڕۆژەکەت بشکێنی زیاتر لە ڕووی زانستیەوە ئاماژە بۆکەن ئەمە تا چەند لە ڕووی زانستیەوە دۆ وەکو ماستا و جیاوازن لەبەری ماستا و تەنها بریتیە لەو ماستەی کە هەتە و لەگە بڕێکی دیاریکرد لە ئاوە تێکەڵاوە کرێت و ئەبێ بە ماستا و کامە بەرهەمێکی جیاوازە ئەتوانێ لە بری ئەوەی شیرینی یاخود ئەو شەربەتانی کە ڕێژی شەکریان تیا بەرزە یا شەکریان بۆ زیاد کراوە لە بریەوە بە ماستا بکرێت بەڵام دۆ لەبەر ئەوەی کە تریشێتێکی زۆرە ئەتوانرێت لە دوای خواراک بەکار بێنرێت لەبەرەوەی دۆ هەم بەرهەمێکی لاوەکیە هەم ئاسانتر و خێراتر سوودی لێبینرێ بەڵام ئەمەش ئەوە ناکەێنێت کە دۆ ماستا و سوودیانێ بەڵکو ماستا و ئەتوانرێت لە ژەمی ئێوارەیە وەکو ڕۆژشکانن بخورێ لەبەرەوەی شیرینی تیان یەکەم دووەمینیشان سوود و بەهاکەی ئەوەیە خێرا هەرسەبێت و ئەتوانێت وزەیەکی خێرا بگەنێتەوە بۆ لاشەی و کەسەی کە نزیکی 14 بۆ 15 کاتژمێر بەڕۆژ بووە لە تای ڕۆژەکەشا لەبەرەوەی جستی وشک بۆتەوە ئەتوانێت بەوانە قەرەبووی بکاتەوە ئەمە با بڵێن شیری سروشتیە ڕێنمایی چیە بۆ ئەوەی کە با بڵێن لە ژەمی پارشێوانە عادەتەن ئێمە با بڵێن لەو کاتانە ڕەنگە شیر خۆن یاخود پێش خەوتن لە ژەمەکانە ڕەنگە کەمتر بخورێ بەڵام لە پێش خەوتن یاخود بەیانیان کە ئەچینە سەر کارەکانمان شیری سروشتی ئەگەر بخورێت دوورکەیتەوە لەو شیرانی کە با بڵێن لە وڵاتانی دەرەوە بۆمانێت ئەمە تا چەندە دروستە و تا چەندە سوودی لێوەرگین بەتایبەت لە منداڵان یاخود چەوانەکانی تر ئەگەر
زۆر بە کورتی وەڵام بیتەوە سپاس. شیر لە بەرەوەی بەرهەمێکە زۆر بە خێرایی هەرسەبێت لە بەرەوە بۆ هەموو تەمەنەکان گونجاوە تەنها ئەوەیە کە لە کەسێک تەمەنی چوو بەسەرا و تەمەنی بە ساڵە چوو بێ ڕێنماییەوە کرێ ئەو شیرانە بخە کە شەوریان کەمە لە بەرەوەش لە پارچەوانە تۆ لە دوای پارچێ ئەخەویتەوە بۆی باشترە بەرهەمە شیرمەنەکان بخورێ و شیری ژێکێکی لەو بەرهەمانە لە بەرەوەی خێرا هەرسەبێت و نابێتە کێشەی ئەوەی کە دوای خەوتیتەوە عسر یاخود قورسی هەرسکردن ڕۆباتەیە. باشە کاک دکتۆر گیان زۆر زۆر سپاس بۆ بەڕێزت دەسەکانە خۆش بێ مادومان کردی زۆر سپاس بەڵێ وەکو با بڵێن کاک دکتۆر زەردەشت ئاماژەی بۆ کرد کە دووبارە گرنگیدان بە بەرهەمە شیرەمەنیەکان وامان لێ کات کە زیاتر جەسێکی تەندروستمان هەبێت و بە تایبەتیش لە ئێستاە کە مانگی ڕەمەزانە هەوڵ بین لە با بڵێن لە بەربانگە ئەم بەرهەمە سپیانە بە تایبەتی دوو ماسا و لەگەڵ ژەمەکانمانە بڵێن بی خۆی و لە ژەمی پاشێوانیشە بەرهەمە شیرەمەنیەکان بخۆین زۆر بە کورتی کاک شاهۆ ئەگەر بیتە لای من سپاسەکەم بیتە ئێرە سپاسەکەم با پرسیارێکت لێ بکەم کاک شاهۆ بەڕێسانوەکو خاوەن کارێک ئەو بەرهەمانە لە کوێی هێنن کە ئێمە هاوڵاتیان بتوانین بەرهەمێکی سروشتی باشمان دەستکەوێت بە کوالێتێکی زۆر بەرز. دەستان خۆش بێ ڕاستی ئەمە ئەم شیرە لە لادەکان کۆیانەکەنەوە لە منتیقەی شارباژێر لەوێ شیرەکان کۆکەنەوە هیچ چەند ماڵێکن نزیکەی 10 بۆ 15 ماڵە ئەم شیرە کەمیەتەکەی نزیکەی تەنونیە بۆ 2 تەنە بێت بە بەڕات کوێەکەینەوە کاتێک کە کۆمان کردو ئەیکوڵێنین کە کوڵانمان ئەەکەین بە ماس و بەشێکشەکەین بە پەنیر و پاشان ماسەکەین بۆێرە بۆ فرۆشیارەکانی خۆمان بڵێن چەند دوو بەشمانەیە لەو دوو بەشە فرۆشتنی تیاگەین و لەگەڵ شا ئەو ماسانی کە زیابن ئەیکەین بە دۆ و دۆژ ئەگەر زیاب و ئەیکەین بە سیرێش و لەم بەینا چەند بەرهەمێک دروست ئەبێ وەکو ڕۆنەکەرە وەکو سیرێژ و لۆرک و چەند بەرهەمێکی تر سپاس. زۆر سپاس بۆ بەڕێزی دەستەکان خۆش بێ لە ئێستاشە کە مانگی ڕەمەزانە خواستێکی گرنگی هاوڵاتیان لەسەر بەرهەمە شیرەمەنیەکانە زۆر سپاس. بەڵێ خۆشەویستان ئازیزان وەکو میوانەکانم ئاماژەیان پێکرد کە زۆر گرنگی ئەجرێت بە بەرهەمە خۆماڵیەکان و بەرهەمە شیرەمەنیەکان بە خۆشحاڵیەوە ئێستا هاوڵاتیان ڕۆیان کردوتە کڕینی زۆرێک لە بەرهەمە شیرەمەنیەکان وەکو ئەگەر هاوکارم یارمەتیم بە هاوڵاتیانێکی زۆر هاتوونەتە ئێرە بۆ کڕینی بەرهەمە شیرەمەنیەکان کە خواستێکی گرنگی هاوڵاتیانی لەسرە بەڵێ ئەژین لانە ئەمە تاوای ئەو زانیاریانە بوو کە ئەمڕۆ من لەم جێگەیە لە ناو بەرهەمە شیرەمەنیەکانە بۆ ئێوە بۆ بینەرانم گواستەوە